سلام علیکم هاوڕێیان ئەم کاتەی من باش بێت بۆ ئێوە ئەمڕۆ باسی کۆنێکردنی کامیرا دەکەین لەگەڵ موبایل واتە وێنە ڤیددیۆکانمان لە کامیرا بگوازینەوە بۆ موبایل بە تایبەتی ئەو کامیرانە کە وایفایان هەیە وێنە ڤیددیۆکان لە ڕێگای وایفایەوە لە ڕێگای بەرنامەیەکەوە بگوازێتەوە بۆ موبایلەکانمان. من ئەپەکەم داوڵۆن کردووە بەڵام لە گوگل پلی من لینکەکەی لە خوار ئەم ڤیددیۆدا دەنێم. ئەم ئەپەی کۆمپانیای کانۆنە کە بە ناوی کانۆن کامێراکەمان پێ دەکەین. باشە دەچینە بەشی مینۆ سێتینگی کامێراکەمان ئەم بەشەدا دەگرین و وایرلس کۆمیونیکیشن سێتینگدا دەگرین. دواتر یەکەم بەش دیسپلەیە دەکەین ئینیبل، دواتر ئەمە پێویستە ئەم سەحە چالاک بێت، دواتر ئۆکێ، دواتر ئۆکێ. ئەمە ناوی وایفایەکەمانە، بۆ نمونە هەر ناوی ئاسایی خۆی بێت EOS 80ە، دواتر ئۆکێ دەکەن، یاخود دەتوانین لێکوانە ناوی خۆت بگۆڕیت، دواتر ئۆکێ دەکەین. باش ئەمە بەشی یەکەمە تاواکردینە بەشی دووەم. ئەمەیان موبایلە دووجاردا دەگرین، دواتر هەر ئەمە ئیزی کۆنێکشن تەواوە چالاک کراوە، دواتر ئۆکێ. ئەمە ئێستاکە کامێراکەمان وایفایەکەی کراوەتەوە. پێویستە ئێمە بچینە موبایلەکەمان، دەچینە شاشەی موبایلەکەمان، لەوێ وایفای دەکەینەوە. ئەمە EOS 80 بۆمان هات و پاسوۆرد داوا دەکەن. ئەم پاسوۆردی دیاری دەکەین 54 11 24 41، دواتر ئۆکێ. ئەمە کۆنێکت بوو، ئێستاکە موبایلەکەمان لەگەڵ کامێرەکەمان کۆنێکت بوو. اینجا دواتر دەچینە بەشی ئەپەکە و دواتر چاوەڕێ دەکەین تاکو بەڵێ ئەمە دادەگرین و پێویستە لە کامێرەکەشمان ئۆکێ داگرین. باشە ئەمە بەشی یەکەمی ئیمێج ئۆن کامێرا، وێنەی ناو کامێراکە لەگەڵ ڤیددیۆی کامێراکەی تایە. بۆ نمونە ئێستا ئەم فۆتۆیە ئەم بەشەدا دەگرین، ڕاستەخۆ هاتە ناو موبایلەکانمان. ئەم کانسڵەش داگری یەکسەر ڕەش دەکاتەوە لە ناو کامێرەکەشمان. دەمانێت ئەم ڤیددیۆ داوڵۆن بکەینەوە، چاوەڕێ دەکەین سەیریکە ئەم ڤیددیۆ ئێستاکە و ئەم گلۆپە سۆرەی کامێراش چالاک بۆواتە ئێستا ڤیددیۆکە لە کامێرا دەگوازرێتەوە بۆ ناو موبایلەکانمان. وێنەکان کاتی خێراترە، وەکو ڤیددیۆ نییە، ڤیددیۆ بێگومان کوالیتی زۆرە و سایزەکەی زۆرە، کەمێک کاتی دەوێت تاکو سێڤی ناو موبایلەکەمان دەبێت. چاوەڕێ دەکەین تاکو سێڤ دەبێت. ئێستامە سێڤی ناو موبایلەکەمان بوو. این بەشی ئەمە ڤیددیۆکەمان. ئێستاکە دەتوانین بگەڕێنەوە بینە سکرینی کامێراکەمان، بگوازینەوە بۆ سکرینی موبایلەکەمان، وەکو مۆنیتەرێک بەکاربێنە. ئەم بەشیاندا دەگرین دووەم بەش. باشە ئێستاکە ئەمە شاشەی کامێرەکانمان هینایتە ناو موبایل و سەیری بکەین. دەتوانین لێکوانە ئەمە ڕیکۆرد داگرین، لە کامێراژ یەکسەر ڕیکۆرد دادەگرێت و ڕیکۆرد دەتوانین ڕایگرین، دەتوانین دەستکاری شەتەر سپید و فەتحە و ISO بکەین و لەم بەشەشیان دەتوانین کوالیتی ڤیددیۆکانمان دیاری بکەین. ئەم چوار گۆشانە خاڵی فۆکسە، دەتوانین هەر شوێنێکمان بێت لە ڕێگای موبایلمان دەتوانین فۆکسی مەبەستەکەمان بەدەست بێنین. و ئەم کامێرا سێتینگەشمان هەیە، سێم بەشی دادەگرین. دەتوانین کاتی کامێرەکانمان چاک بکەین، کات و ساڵ و مانگ. ئێستاکەمە کاتی ئاسایەکی خۆتی و ئێمەش دەتوانین دەستکاری بکەین لە سکرینی کامێرەکەشمان. ئەم هێمایە سەیری بکەن، ئەم وایفایە ئەم هات دەجوولێت، واتە ئەمە وایفایەکە کرایەوە. هاتینە کۆتایی ئەم ڤیددیۆمان کە ئەمڕۆ باسی کۆنێکردنی کامێرای کانۆنمان کرد کە لە ڕێگای کامێرا ڤیددیۆ وێنەکانمان بگوازینەوە بۆ موبایل کە لە ڕێگای ئەپلیکیشنی کانۆن کامێرا کۆنێکت بوو. بە هیوای ئەوەی سوودتان لەم ڤیددیۆ وەرگرت بێت، سەبسکرایبی چەناڵەکەمان بکەن تاکو ڤیددیۆیەکی تر و بەرهەمێکی تر و فێرکاریەکی تر بە خودای گەورەتان دەسپێرم. خواتان لەگەڵ.